لە یەک دوو هەفتەی ڕابردووە یەکێ لە کەناڵەکان وتارێکی من پێش و پاشەکەیان بڕیوە وەکو ئەوەی بڵێ وەیل و لیلموسەلین هەر کەسێ نوێژ بکاتێتە جەهەنەمەوە تەواوی نەکەی بڵێ الذين هم عن صلاتهم ساهون ئەوانەی کەوا نوێژەکانیان پڕپوختە ناکەن. ئەم کەناڵە هەڵساوە من و مامۆستا ڕەمەزان خوا لێی خۆش بێ و هەندێک مامۆسای تریش وتارەکانیانی بڕیوە و ئەلەساس ئێمە قسە بە ژنەکەین و احتراممان بۆ ژن نەیەشتێتەوە و ژن لە کۆمەڵگەیەمە بەبوونی سێ چوار کەسی وەکو ئێمەوە خراپبووە وەزعی. ئافرەت چوو بۆ بازار براکانم ڕایان بێنن نابێ بناسرێنەوە. ئافرەت کە خۆی ناسان کە جلوبەرگی بریق و باقی کردە بەری کە خۆی ڕوود کردەوە گەنج دوای ئەکەوێت پێویستە ئافرەت لە ماڵەوە بێت پەروەردەکەرینەوەی داهاتوو بێ نەوەکو ئافرەتەکانمان بڕازێنینەوە بیبین بۆ ئەملا ئەولاو ئێمە لە ماڵەوە بین خەریک خواردن دروستکردن بین و ئەوان بچن ئیشکەن. هەچ ئافرەتێک بۆن نەخۆی بداتە بەردەم هەچ چەند کەسانێکە و چەند قەومێکە بۆنی ئەو ئافرەتە بژنەون یعنی بۆنی عەترەکەی ئەو ئافرەتە زینای کردووە. منیش ئەم بابەتەم وەم وتارم تەرخان کرد وەکو نەسیحەت بۆ خوشکان چەند نەسیحەتێکە لە برای خۆیانەوە وەری بگرن ئینشاءڵڵا ئافرەتانی موسڵمان بە کوێرایی چاوی دوژمنانی ئەم دینە سەرفکردنی ئەو هەموو ملیۆنە دۆلاری کە وەها بۆ هەتکردنی ناموس و عەرزی موسڵمانان ئەکرێت لەم وڵاتە بە ئیزنی خوا لە لێواری بەهاشتن ئەگەر چوار پێنج شتێک کە نەسیحەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگوێی بگرن. بۆیەش حەزم کرد باسی کەم لەبەر ئەوەی ئەم کەناڵانە هیچ ئیشیان نەماوە تەنها دێن مەلایەکی داما و لە ناحەیەکی داما و دوورە دەست وەک ئەیرا کە بە خۆبەخش خزمەکانی خۆی ئەکا ئەڕوا وتارەکەی من تۆزێکی ئەبڕێ ئەها ئەو مەلایە وایوت ئیتر بیر لەوە ناکاتەوە ئەم کەسە خزمەتی کردووە سەدەقەی بۆ کەسوکار و فەقیر و بێوەژن و هەژار کۆ کردێتەوە چەنەها ئیفتار سائیمی بۆ فەقیر و هەژاران لە ڕێی دەوڵەمەندەکانەوە حازر کردووە. ئەوە نییە تەنها ئەوە ئەبینێ کەلیمەیەک بە دڵی نەبێ ئەیهێنێ بەرنامەیەک دووسێ منافقی لێ کۆ ئەکاتەوە بە ویستی خوای پەروەردگار يريدون ليطفئوا نور الله بأفواههم ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون. ئەیانەوێ بە هەڵاوی گڵاوی دەمیان ئیسلام بکوژێنەوە بەخوا ئیسلام ناکوژێتەوە بە دۆکیمنتاری و بە فلیم دەرکردن ناکوژێتەوە ئیسلام. بۆیەش دیفاعاً بۆ مەزلومیەتی مامۆستا ڕەمەزان خوا عەفوی کە ساڵانێکە لە قەبرایە و حەقەکەشی فەوتا بە هۆکاری ناقانونی و بێقانونی دوای مردنی بە 5 ساڵە جیاتیەوەی تۆڵەی بسێنرێ ڤیدۆکانی لە کەناڵەکان لە یەک دوو کەناڵی تریش بینیم پێشتر بڵاویان کردەوە و سوکایەتیان بە وتارەکانی مامۆستا ڕەمەزانە کرد خوا لێی خۆش بێ. ئافرەتی موسڵمان ئەگەر بەخۆی بزانێت لەسەر لێواری بەهەشتە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام ئەفەرمێ إذا صلت المرأة خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها قيل لها ادخلي الجنة من أي أبواب الجنة شئت أي في يوم القيامة. ئافرەتی موسڵمان و ئیماندار ئەگەر 5 نوێژەکەی بە جوانی بکات مانگی ڕەمەزان بەڕێک و پێکی بگرێت دامێنی خۆی بپارێزێت تەنها بۆ حەڵاڵی مێردی خۆی نەبێت و ئەطاعت زەوجەها گوێڕایەڵی پیاوەکەی بکە کاتێک کە ڕۆژی قیامەت دروستە بێ ئەم ئافرەت و خوشکە موسڵمانە خوای پەروەردگار پێی ئەفەرمێ بڕۆرە بەهەشتەوە لە هەر دەرگێکەوە خۆت پێت خۆشە. ئەمە نیشانەی گەورەترین بردنەوەیە بۆ ئافرەتانی موسڵمان. بۆیە ئەم فەرمودەیە زۆر دڵخۆشکەرە. سامت شەهرەها مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت 5 نوێژەکەی بکە. نەسیحەتم بۆ خوشکان هەندێ جار پیاوەکەی کە میوانێکی دێ کاتی مەغریبە کاتی نیوەڕۆیە بە هۆکاری نانتێکردنی و ڕازیکردنی مێردەکەی نوێژەکەی تەخیرەکە بۆ سەعات 1 و 2 خوشکی موسڵمان و بەڕێز ئاگات لێبێ لە ڕۆژی قیامەتا لە نوێژەکەت لێت ئەپرسن نوێژەکەت تەقسیری نەبوو خوای پەروەردگار لە تاوانەکانی ترت ئەبورێ. ئەگەر نوێژەکەت نوقسان بوو مێردەکەت فریات ناکەوێ. بۆیە ئاگال لە نوێژەکانت بێ ئەی خوشکی موسڵمان. وەسامت شەهرەها مانگی ڕەمەزان ئەگرێ و بەڕێک و پێکی و حەفیظەت فەرجەها بڕواتان بێ موسڵمانانی بەڕێز. برایەک ماوەیە پێشتە تەلەفۆنی بۆم کرد وتی مامۆستا ئەم قسەش ئەەکەم ئەگەر ویستیان با هەمسا لێی دەنەوە تەلەفۆنی کەوتی مامۆستای بەڕێز وەڵڵاهی کچ و کوڕم وا خەریکە گەورە ئەبێت خێزانم عیلاقەی ناشەرعی لەگەڵ خزمێکی زۆر نزیکی خۆما دروست کردووە وەڵڵاهی مامۆستا 2 جار خەریک بۆ ئیمڕۆ ئینتیحار بکەم ئەگەر باسی ئەەکەم حەیای خۆم و بنە ماڵەکەم ئەچێ ئەگەر باسی ناکەم ئەلەم وەزع و گێژاوەیەم نازانم چی بکەم
تو خوا پیاوێک کرێکاری بکە هەتا ئێوارە خوشکی مسلمان، هەتا ئێوارە بەبەر ئەو خۆرەوە بلۆک بار بکە، یاخود دەوام بکە لەسەر جادەیەکە تا ئێوارە تەنزیمی شؤونی خەڵکی بکات. تو خوا گوناح و زوڵم نییە بۆ تۆیەکی مجریم بڕۆی دەست لەگەڵێکی ترا تێکەڵکەی. بەڕاستی زوڵمە. ئێمە ناڵێن پیاوان تەقسیریانێ دێینە وێزەی پیاوانی شاکە خۆم یەکێکم لە پیاوان، بەڵام بۆ ئافرەتی مسلمان نەکردنیە. بڕواتان نەبێ گەنجی لاسار هەیە ئێستا تەوبەی کردووە، ئێستا خێزانی هەیە، بە خۆمی وتۆتێتی مامۆستا وەڵڵاهی کلیلی میجازی خانووی خەڵکم لا بووە وەکو چۆن چوومە بۆ ماڵی خۆم ئاوا چوومە لە ماڵ خەڵکە کردەوەی خراپم کردووە. تو خوا کەسێک پیاوەکەی لە دەوام بێ، پیاوەکەی لە ئەرکێک بێ، پیاوەکەی لە کەسابەت بێ، زوڵم نییە بڕۆین پارە پەیا بکەی خەڵکی بێ لەگەڵ ماڵ و مناڵ تا کاری خراپە بکات. بۆیە ئەعلەم تەقسیریەوەیە. دەیان ئافرەتی مسلمان ئەکوژرێ لە کەنوکە لە بەرەکانە، ئەوانەی مافی مرۆڤ و چالاکوانی مەدەنیش تەنها کەناڵەکانی پێگەرمەکەن. بەڵام ئەگەر ئافرەتی مسلمان بیر لە خۆی بکاتەوە، بیر لە سومعەی خۆی بکاتەوە، بیر لە ژیانی خۆی بکاتەوە، ئێمە کۆمەڵگەیەکی داخراوین. ئێمە وەکو هۆڵندا و فەڕەنسانیمان کچ بڕوا کوڕ بۆ خۆی بدۆزێتەوە و کوڕ بڕوا کچ بدۆزێتەوە. لای ئێمە یەک بنەماڵەیە تەشەبوزەکەن بە بنەماڵێتر تا کچێ مارە ئەکرێ. دەیان پیاوی گەورە و معقول کۆ ئەکرێتەوە شرینی ئەخورێ. معقول نییە ئینسانی ئێمەی مسلمان ئافرەتی پاک داوێنی ئێمەی مسلمان وەکو ئەوروپا بیر بکاتەوە. ئەمەش هەر هۆکاری ئەو کەناڵانەیە کەوا هەرچی فلیمی نەکڵۆک و نەکوڵاو هەیە ئەیکەنە کوردی و ئەیدەنە دەرخوارد ئەو ملەتە داماوەیە نازانن عاقیبەتی بەرەو کوێ ڕوا. بۆیە زۆر ئەم بابەتە پەیوەستە بە ئافرەتی مسلمانەوە ئەبێ ئاگای لێبێت. دەیان ئافرەتی مسلمان بە هۆکاری جیاواز لەسەر ئەوەی دامێنی خۆی نەپاراستووە بە کێشەی عەشایەری کوژراوە بنەماڵێک سەری هەڵگردووە. ڕجاءن خوشکی مسلمان ئاگات لێبێ. وەڵڵاهی ئەم چوارکردەوەیە زۆر ئاسانە نوێژەکانت بکەی. مانگی ڕەمەزان لە وەکو پیاوەکەت بە ڕۆژووبی دامێنی خۆت بپارێزی، زمانی خۆت بگری خوای گەورە لێت خۆش ئەبێ.